کوردستان لەژێر هەڕەشەی پیسبوونی ژینگەدا بە پشتبەستن بە چەند راپۆرت و داتایەکی فەرمی لایەنە پەیوەندیدارەکان لە هەرێمی کوردستان و شارەزایان و توێژینەوەی زانستی دەرکەوتووە کە ژینگەی هەرێمی کوردستان بەرەو پیسبوونی زیاتر دەچێت بەتایبەت لە شارە گەورەکانی وەکو هەولێر و سلێمانی و دهۆک. یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگا دەگەڕێتەوە بۆ بوونی ژمارەیەکی زۆر لە پاڵاوگا لە سنووری پارێزگاکانی هەرێمی کوردستان کە بە شێوەی نایاسایی و بە بێڕەچاونەکردنی پاراستنی ژینگا کار دەکەن. هەبوونی ئەو کارگانە دەبێتە هۆی پیسبوونی ئاو و خاک و سەرهەڵدانی جۆرەها نەخۆشی لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان. حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی جددی بۆ پاراستنی ژینگا ناوە و لە دوایین کۆبوونەوەی تایبەت بەو پرسە چەند بڕیارێکی گرنگی دەرکرد. لەوانە هەر پاڵاوگەیەک یان هەر کارگەیەک کە لە دەرەوەی مەرج و ڕێنمایەکان کار بکات و ببێتە هۆی پیسبوونی ژینگا ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر. ڕێگە لە هەر پاڵاوگەیەک یان هەر کەس و لایەنێک دەگیرێت کە سوتەمەنی پیسی ئۆتۆمبیل بەرهەم بێنێت یان بە قاچاق دەیهێنێت و زیانی تەندروستی هەیە. هەروەها دەبێت سنوورێک بۆ سووتاندنی گازوایل لە کێڵگانەوتیەکان دابدرێت. دەبێت خاوەنی مۆلیدەکانی کارەبا پابەندی ڕێنمایەکانی حکوومەت بن و فلتەریان بۆ دەنگ و پیسی هەبێت و هەر کەسێک سەرپێچی بکات ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر. ڕێگری لە بەکارهێنانی ئاوی پیس و ئاوەڕۆکان بکرێت کە بۆ ئاودانی سەوزە و ئاودێری بەکاردێنرێت. هاوکات هەڵمەتێکی فراوان بۆ پاکردنەوەی سێ پارێزگای هەرێمی کوردستان لەلایەن دوو ڕێکخراوە بەڕێوە دەچێت کە نزیکەی 100 خۆبەخش لە هەڵمەتەکەی هەولێر بەشداری تێدا دەکەن. بڕیار وایە لە ڕۆژانی 16 تاوەکو 19 کانونی دووەمی 2025 هەڵمەتێکی فراوان بۆ پاکردنەوەی شاری هەولێر و سلێمانی و دهۆک لەلایەن هەردوو ڕێکخراوی کلامنت KRD و فالێنتەر KRD بەڕێوە بچێت. بە پێی خشتەی دیاریکراو ڕۆژی پێنجشەممە 16 مانگە هەڵمەتەکە لە سلێمانی لە نێو بازاڕ و لە هەمان ڕۆژ لە زاخۆ لە بێتاس و لە هەولێریش لە 19 مانگ دوای عەسر تاوەکو 5 ئێوارە لە دڵۆپا بەڕێوە دەچێت. هاوکات وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت ڕایگەیاند تەنیا سێ پاڵاوگەی یاسایی لە هەرێمی کوردستاندا هەیە و نایاسایەکانیش لە 200 زیاترن. وتیشی پاڵاوگە نایاسایەکان زیانیان بە ژینگە گەیاندووە، بەڵام ژینگەی هەولێر و دهۆک بەراورد بە شارەکانی دیکە پیستر بوون. ڕۆنیشی کردەوە کە زۆرترین پاڵاوگەی نایاساییان لە هەولێر هەیە کە ژمارەیان 158 پاڵاوگەیە، دوای ئەویش دهۆک کە 50 پاڵاوگەیە و لە سلێمانیش 21 پاڵاوگەی نایاسایی هەیە. وەزیری سامانە سروشتیەکانەوەشی خستە ڕوو کە بەهۆی ڕاگررتنی هەناردەی نەوتەوە چالاکی پاڵاوگە نایاسایەکان زیادی کردووە و تا ئەو کاتەی ڕێنمایەکان جێبەجێ نەکرێن ڕێگە بە هیچ پاڵاوگەیەک نادرێت کار بکات. ئامارەکانی بەڕێوەبەراتی ژینگەی هەولێر هێما بۆ ئەوە دەکەن کە ئامێرەکانی پیسبوونی هەوا ڕۆژانە 21 مادە و 19 گازی زیان بەخش دەستنیشان دەکات کە دەخرێتە ژینگەوە. داتاکانیش پێمان دەڵێن ساڵ بە ساڵ ژینگەی هەرێمی کوردستان پیستر دەبێت. ڕێژەی سەوزایی کارۆڵێکی گرنگی هەیە لە پاکڕاگررتنی ژینگە لە ئاستی 4 پارێزگا و 4 ئیدارەی سەربەخۆی هەرێمی کوردستاندا تەنیا هەولێر و ئامێدی ڕێژەی ستانداردیان بۆ سەوزایی تێپەڕاندووە. ئامێدی بە ڕێژەی لە 42 سەوزترین شوێنی هەرێمی کوردستانە و زاخۆش بە ڕێژەی لە 3 کەمترین سەوزایی هەیە. با پێی ستانداردە جیهانیەکان دەبێت ڕێژەی سەوزایی لە هەر شارێکدا لانی کەم 115 بێت. لە شاری سلێمانی ڕێژەی سەوزایی نەگەیشتووەتە ئاستی پێویست. با گوێرەی داتاکانی بەردەستی ئێمە ڕێژەی سەوزایی بۆ شاری سلێمانی 112 و لە هەندێک شوێن کەمێک لەو ڕێژەیە بەرزترە. بەهۆی فرۆشتنی بناری گۆیژە کە بەسیەکانی سلێمانی ناسراوە بۆ دروستکردنی شاری نیشتەجێبوون ئەم ڕێژەیە کەمتر دەبێتەوە و ئەمەش دانیشتوانی شارەکەی نیگەران کردووە. ڕێژەی سەوزایی لە دهۆک بەرزترە لە سلێمانی، بەڵام لەوێش ئاستی پێویستی تێنەپەڕاندووە. لە دهۆک ڕێژەی سەوزایی 13.6 هەروەها بەرنامە هەیە کە ڕێژەی سەوزایی لەو شارە بەرز بکرێتەوە. لە نێو سنتەری شاری هەڵەبجەش ڕێژەی سەوزایی لە 111 و لە دەرەوەی شارەکە و سنووری هەڵەبجەش ڕێژەی سەوزایی گەیشتووەتە 114.